سڵاوی خۆی گەورەتان لێبیتن خوشکان و برایانی بەڕێزم. لەو ڤیددیۆدا دەمەوێت باسی یاسایەکی ترتان بۆ بکەم کەوا زۆر گرنگە، زۆری نەشمان کێشەمان هەیە لەگەڵ ئەو یاسایە و واروە لێکدانەوەشی. یاسای گیفا برemzung. گیفا برemzung ناوەکەی لە خۆیدایە، واتە ستۆپێکی مەترسیدار. کاتێکەوە شتێک دێتە پێشت حاڵەتێکی لە ناکاوە ستۆپێکی مەترسیدار دەکەیت. باشە؟ یاساکەی چۆنە؟ ئەو خێرایی کە هەمانە خێراییمان هەر چەندێک بیتن دابەشی دەی دەکەین، جارانی هەمان خێرایی دابەشی دە یەکسانە بە وەڵامەکە تا ئێرە تا وەڵامەکە ئەوە یاسای برemzبێگە، یعنی ستۆپێکی ئاسایی. بەڵام لەبەرەوەی حاڵەتەکە لە ناکاوە ستۆپێکی مەترسیدار دەکەین، ئەو وەڵامە دابەشی دووی دەکەینەوە، واتە نیوەی وەڵامەکەی وەردەگرین، ئەو جا وەڵامی گیفا برemzungمان بۆ دەردەچیتن. ئۆکەی؟ واتە ئەگەر ستۆپێکی ئاسایی بکەین مەوداکەی هەر چەندێک بیت چەند مەتر بیتن، ئەوە نیوەی ئەو مەودای وەردەگرین. چۆن دەگەینە ئەو دەرەنجامەش؟ بۆی دەگەینە ئەو دەرەنجامەی کاتە کە وەڵامی برemzبێگەکەی دابەشی دووی دەکەینەوە، ئەو جا وەڵامی گیفا برemzungمان بۆ دەردەچیت. ئەوە یاسایە، کەواتە هەر پرسیارێکمان هاتە پێش ئەوە بە گوێرەی ئەو یاسایی لێکی دەدەینەوە. ئێستا نمونەیەکتان پیشان دەدەم کە ڕێک لە ناو پرسیارە تیۆریەکاندا هەیە کاتێک کە ئاڕاستەمان دەکرێتن. پرسیارەکە دەڵێتن Sie fahren 40 km/h in eine Stunde. خێرایمان 40 کیلۆمەترە لە کاتژمێرێکدا. دەڵێ bei einer Gefahrbremsung beträgt der Bremsweg ca 8 Meter. کاتێک کە ستۆپێکی مەترسیدار دەکەی مەودای ستۆپەکەمان 8 مەترە. Wie lang ist der Bremsweg unter sonst gleicher Bedienungen bei 50 km/h in einer Stunde. کەواتە ئێستا ئەگەر خێراییمان 50 کیلۆمەتر بیتن مەودای ستۆپی مەترسیدارمان چەند مەترە؟ ئێستا سەرەتا با خێرایی 40 کیلۆمەترەکەی لێک بدەینەوە بۆ کردیتیە 8 مەتر لەگەڵمان بن. واتە لێرەدا 40 کیلۆمەتر دابەشی دەی دەکەین، جارانی 40 کیلۆمەتر دابەشیدا 40 دابەشیدا دەکاتە 4 و هەروەها 40 دووبارە دابەشیدا دەکاتەوە 4 4 جواران 4 دەکاتە چەند؟ 16. 16کەش کە 16 مەترەکە دابەشی دووی دەکەینەوە 8 مەترمان بۆ دەردەچیتن. ئەوە لە حاڵەتێکدا کاتێکەوە ستۆپێکی مەترسیدار دەکەی، باشە نیوەی ستۆپی ئاسایی مەوداکەی دەبیتن، لێرەدا 8 مەتر مەودامان هەیە. ئەو جارە با وەڵامی 50 کیلۆمەترەکەی بدەینەوە. کەواتە لێرەدا 50 کیلۆمەتر دابەشی دە، چکە پرسیارەکە دەڵێ wie lang ist der Bremsweg unter sonst gleicher Bedienung bei 50 km/h in einer Stunde. ئێستا مادام خێراییمان 50 کیلۆمەترە مەودای ستۆپی مەترسیدارمان چەندە؟ دەڵێن 50 دابەشیدا دەکاتە 5 و هەروە 50 دابەشیدا دەکاتەوە 5 5 جاران 5 دەکاتە 25. 25کەش کە وەڵامی ستۆپی ئاساییە دابەشی دووی دەکەینەوە بەپێی ئەو یاساییکە هەمانە، ئەو جا یەکسانە بە چەند؟ نیوەی 25کە 12.5 واتە 12 مەتر و نیو. هیوادارم سوودی هەبیتن، تکایە پشگیریەکانتان لەبیر مەکەن. ئامانەتی خوای گەورە.